من هەڵۆغەریبم دانیشتووی شاری سلێمانیم لە ساڵی 1992 لەدایک بووم لە تەمەنی 6 ساڵیمەوە سەرقاڵی کاری و هونەریم و یەکەم دەستپێکیشم لە مەکتەبی کەریمی عەلەکەوە بووە کە ساڵانە چەندین خولی فێربوونی ئامێری میوزیکی دەکرایەوە لەلایەن مناڵ پارێزەوە چەندین قوتابخانەی کەش بە هەمان شێوە هەمان خولیان کردوێتەوە لە ڕێگەی مناڵ پارێزەوە. لە مەودای ژانمدا تاکو ئێستا چەند پرۆژەیەکم کردووە یەکێک لەو پرۆژانش کە جێگەی سەرنجە و خەڵکانێکی زۆر فۆکسیان خستۆتە سەر میوزیکی سەر شەقامە کە تازەگەری نییە وەکو تازەگەری داهێنانیش نییە بەڵکو ڕەبتی بە ڕێچکەشکانەوەیە کۆمەڵێک گەلان و کۆمەڵێک وڵاتان هەن کە میوزیکی سەر شەقامیان هەیە بەڵام ئێمە وەکو میلەتی کورد بێبەش بووین لەم هونەرەی کە پێوترێ هونەری سەر شەقامیان و هونەری سەرجادە بۆیە من بە باشم زانی ئێمەش شتێکمان هەبێت بەو بابەتە. و یەکەم هەنگاویشم لە ساڵی 2009 بوو دەستپێکی هونەری سەر شەقام کە بۆ یەکەم جار لە سۆپەرمارکێتی زارە دوجار لە بەردەرکی سەرە دوجار لە باخی گشتی وە چەندین شوێنی کە سالم ساڵەکە هەروە بێتەوە بەردەم ڕەنگەلەری چەندین شوێن و ئۆرزدی چەندین شوێن و لۆکەیشنی جیاوازیشمانتیا کردووە پارکی ئازادی وە چەندین شوێنی تریش بە باشم زانی کە کۆمەڵی خەڵکانی کەشەیە کە لەم وڵاتە بەداخەوە ناتوانن بە پارەی هونەر بژین بۆیە هەم ئەتوانین لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەیشی سەر شەقامەوە پارە بەدەستبێنیت و بژیت و هونەری خۆش بەردەوام بکەیت و شتێکی وەکو وتم داهێنان نییە و تازەگەری نییە بەڵام سنوورشکانە یان ڕێچکەشکانە بەو شێوازەی کە پێوترێت. چەندین شخصیت گۆڕا لە ناو ئیشکردنی میوزیکی سەرجادەدا هەبووە هەفتەیە لەگەڵ ما بووە بەڵام دوجار بۆی ئەو شێوازە بیرکردنەوە ئیجتیماعیە یان باڵێن خێزانی کە هەیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا ڕێگریان لێگرت کردووە و نەیان هێشتووە کار بکاتەوە و چەندین جار گروپمان دروست کردووە 4 نەفەری 5 نەفەری 6 نەفەری ئەم گروپانە دروست کراوە بەڵام دوجار هەریەکە وەکوتم بۆنەی کۆمەڵێ ئاستی سەقافی خێزانیەوە شتەکان هەڵوەشاونەتەوە و کەسەکان دوورکەوتنەوەتەوە ئەوەی کە ئێساکە هەیە لە ئێسادا کاری میوزیکی سەر شەقامەکەین تەنها من و کریڤان سالار کە هاوڕێی خۆشەویستمە و زۆر لێکەوە کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە لەگەڵ یەکەوە و بەردەوام کارەکەین پێکەوە. سەرەتا وەکۆی کە دەستمان پێکرد لە شاری سلێمانی و لە چەندین شوێنە جێگەی سەرنجی زۆر خەڵک بوو کە بەلایەنەوە زۆر نامۆ بوو ئەم شتە هەڵبەت ئەوان لە خەیاڵ و تیڤ یان لە کۆمەڵە فلیمەوە ئەم بینین و ئەم حاڵەتە شێوازەیشکردنیان بینی بوو بەڵام جێگەی نامۆیی بوو بۆیە سەرەتا لای کۆمەڵێک هاوڵاتی ئەم شێوازەیشکردنە ڕەفز بوو بەڵام دوجار بەپێی کات تاکو 2016 کە ئەمڕۆ 2016 نزیکەی 6 بۆ 7 ساڵە بێ منەوە کارم کردووە ئەمڕۆ بە چاوێکی جوانتر و بە ڕێزێکی پڕمانەتر ئەڕوانە کار و پیشەی میوزیکی سەر شەقامیان هونەری سەر شەقام بەڵام سەرەتا وەکەوەی کە ئێمە ئیشمان کرد بەڕاستی زۆر تووشی ناڕەحەتی بووینەوە بۆی وەکوتم لای کۆمەڵێ خەڵک جێگەی ڕەفز بوو و من چەند جارێکیش هەڕەشم لێکراوە لایەن مۆبیلەوە بەڵام ئەو شتانە وردە وردە چارەسەر کراون و وردە وردە نەمان بۆیە ساتوانین بە شێوازێکی باشتر و بە شێوازێکی مۆدێرتریش کار بکەین. بۆ کارەکانی خۆم سەرەتا کار ئەەکەم دوجار جۆ لە ڕاکانەکەم
بۆیە ئەو کاتێکەوەم کرد لای زۆربەی هاوڕەکانم جێگەی دەستخۆشی بوون بۆ منەوە من سپاسیانەکەم بەڵام ئەوی کە قورس بوو لای من هاوڵاتی بوو هاوڵاتی چونکە یەک و دوانووسیان گشتن لای زۆربەی زۆریان باش بوو لای سەدا 25شیان پێیان خراببوو بۆ ئەم حاڵەتە حاڵەتێکی بیانیە ڕاستە بیانیە بەڵام هەموو میلەتێکەمەی هەیە بۆیە وەکوی ئاڵێم سا 25 ڕەفز بوو سا 75 پێیان باش بوو بۆیە هەر سەرکەوتنەکە سایە 75 زۆرە بۆ شتێکی تازەگەری کە بیکەی وەلو تازەگەری نییە بۆ ئێرە تازەگەریە لە ئەوروپادا یان لە شوێنەکانی دەروی ئەم نیشتیمانەدا دەبینی 2000 ساڵ 3000 ساڵ پێش زین یان پێش ئێستام کارەکراوە گەر سەی مێژووی غڕێکە کۆنەکانکەین بینین چەندین ئیشی لەو بابەتەکراوە یان هندەکان یان ئەم لە دوای سەدەی حەڤە و هەژدەوە ئەوروپیەکان کە زۆربەی کەسە بەناوبانگە مۆسیقارە بە توانەکانی جیهان ئەم کارەشان کردووە یەکێک لەوانە ئەمادیوس مۆزارت لە سەرجادا ئەسفی کردووە نیکۆلۆ پاگانینی کە پێوترێت شەیتانی کەمانچە لەسەر شەقامەکانی ئیتالیا ئەسفی کردووە کە یەکێکە لە تا ئەمڕۆ یەکێکە لە هەرە ئیملاقەکانی جیهان لە بواری میوزیکی ژەنینی کەمانچەدا یان باڵێن ڤایۆلیندا. و چەندین کاری کەشم کردووە بەدەر لە میوزیکی سەرشەقام ئەو کارانەی کە خۆم کردومە نزیکەی 300 بۆ 400 کاری خۆمم هەیە وەکو کاری خۆم بەس میوزیک بەدەر لە کاری گۆرانی کە ئێستاکەم لەم ستۆدیۆیەدا کارەکەم و چەندین پرۆژەمان کردووە و پێکەوە لەگەڵ کاکشاڵاو کە خاوەنی ئێرە و منیش لەگەڵ یانە هاوکاریانم و لەم ستۆدیۆیە چەندین کارمان کردووە هەر لەم مانگەدا کە نزیکەی یەکاتە 8 پرۆژە بۆ 9 پرۆژە 9 گۆرانیەکمان کردووە و زۆربەی گۆرانیەکان خۆم تەوزیعات و سێت و سۆڵۆ و داڕشتن و کۆمپۆزم کردووە و لێسادە سەرقاڵی ئیشی کارکردنی میوزیکی گۆرانی پێشووتر زیاتر کاری تەنها میوزیکمە کرد بەڵام لێسا دەسم کردووە بەوەش و بۆ هونەرمەندانی کە کاریشم لەگەڵا کردوون کاک نەجمەدین کاک ناسەر کاک میکایل کاک لوقمان سەلیم و چەندین هونەرمەندیکە کاک پەیوەند زۆربەی زۆری هونەرمەندان کارم لەگەڵا کردوون و هیوام وایە چەند کارێکی کەژەیە کە ڕەنگە لە داهاتوودا بیکەم کە کارێک پرۆژەیەکی نزیکم لە بەردەسە کە هی خۆمە و بۆ خۆم یەکەم بە ناوی هەرێمی بوو کەڵەکانەوەیە. ئێساش یەکێک لەو کارانەی کە لەبەردەسە و سەرقاڵی کارکردین کە بە ناوی لەگەڵ مابیت کە میوزیک و تێکست و ئاوازی هی خۆمە و لەگەڵ کۆمەڵە هاوڕێمدا کە هاوکارم بن و دەم کارەدا ئامێریان ژەنیوە یەکێکیش لەو کەسانی کە هاوکارم بۆ کاکشاڵاوە کە ئەمەش کارەکەیە کە تێکست و ئاوازی خۆمە و خۆشم زۆربەی ئامێرەکانیم تیاژەنیوە وە کاگمیریش درام و کۆمەڵی ئامێری ئەلکتریک و گیتاری ئەلکتریکی تێداژن وە و ئامێرانی کە تیاژەنراوە سێلۆ کە خۆمان پیاڵێن چەلۆوە ڤایۆلین کە لێرە پێوترێ کەمانچە من تیاژەنیوە ئامێری ڕیتمیش وەکو ئامێری بەندیر کاکریڤان بەندیری تیاژەنیوە
و کاک شاڵاویش کاری دەنگ و میکس و ماسرینی تیا کردووە و وەکو مەسلەی پیانۆ ئارپێچ هاتووانە کاک قەیس کاری تیا کردووە و گۆرانی بێژیش هەوری غەریبە.